لهم ولات جهانه سروری کامازن به پرلمانی دهدان و پرلمان ایک جدیدن بریاردان و یاسادانانه لی پرلمان هرم کردستان جدوازده جدمه هتانها جکار و چالاکیان هاتیه اخستن و نکارارونشتن خوین آسایی بره و ببه و پرلمانتارک لفراکسیون یک گرتو دبیجید پرلمان نشانه سروری یاسایه جبو همو والاتکی لی پرلمان کردستان جکار هاتیه اخستن و دو سروری پرلمانی بو بزفریده و پرلمان نشان سرور یاسه و هر ولاته که هر جهه که برند پیتوی پرلمان بیتاب اکتیو کرن تنانت و کیوی گاوی بحث چاکسازی الهریما کردستان تیتا کرن یکم پنگاف بو چاکسازی راستقینه و ریشه گشتی لازمه پرلمان اکتیو ببید و پرلمان مرجع بید بو چاکسازی و هماهنگی که باشتر کرد گل حکومت هریما کردستان دا انجامت باشه بن اگر نه بوچون ما پرلمان یا افلیچکری بید و کیوی گاوی بردام بید هیچ کاریگریه کو روله که انجامت باش نابن راستی و اندامه که دل پرلمان کردستان خویاد دکت پرلمان حرم کردستان کار دکر جبو اشکرا کرنا همو پرسن حرمه لی حکومت نهالید پرلمان به ارکی خواه را ببید امید دەکەین بە ئێستاشەوە لایەنە سیاسیەکان بگەنە ئەو دەرەنجامی کە پرۆسەی کاری پەرلەمانی بخرێتەوە گەڕ کە یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی پەرلەمان دەرکردنی یاساکان چاودێریکردنی دام و دەستگاکانی دەوڵەت و جێبەجێکردنێتی پەرلەمان ڕاستە لە ڕووی یاساییەوە مەرجەعە بەڵام لە ڕووی ئەمری واقعەوە پەرلەمان لە بەرامبەر حکوومەت بەردەوام لاواستە دەرکەوتووە پرلمانتارک بدنگی پرلمانی دزورین تا به هلویستی و بدنگی پرلمانتاران و دبیجید پرلمانتار بخوا پشککن جبدنگیه پەرلەمان شکۆشکێنراوە و بۆ خۆشیان بەشێکن لەو شکۆشکانە بێدەنجیەک هەیە بێ هەڵوێستی هەیە و تەنانەت هیچ هەماهەنگی لە نێوان فراکسیۆنەکانیشدا نییە و پەرلەمانی کوردستان ئێستاگەر هەمویان خاوەن هەڵوێز بن ئەتوانن کوردستان بەهەژێرن ئەتوانن سەحبی سیقە لە حکوومەتی هەرێمی کوردستانیش بکەن دپرسین اره روشن افقویا پرلمانی یا گردای لحفاتنا آلین سیاسیه و حتی او نگهن لحفاتنا که روشا پرلمانی جی آساینا بیته و آن جی پرلمانتار خواه دیوه یکی چاره سر کن و برسه و اوه پرسیاره جی ده حلویست وان دته و هرچند پرلمان حریم کردستان جه متمانه و باری خلک حریم کردستان بو لی اف پرلمان نها کرو بدنگ مایه پرلمانتارک لپرلمان حریم کردستان دخوازیتن پرلمان جا رکادی کارا ببیته و ایاس عبدالله NRT هولر